برد جلبي بوي وشاور لا تو بس تقولين كامل الشاوير هاي سيد الرواقي كاورا بس دخلك فيه أو مانجی ڕەمەزان بە تایبەتی تەزبیعی سەتویەک زۆر دەڕوا لەبەرەوە خەڵکانی چێکجار زۆر لەبۆ تەزبیعەکەن لەبەرەوەی سێ تێدایە دوو مەمکەی تێدایە پێ دەبتە سەتویە و ئەو تەزبیعانە ئەوانە نێرجێرن ینی بازاریان باشە لە مانجی ڕەمەزان کە سەتویەکن وەزائیدی ئەوەی ئەو پلاستیکانە ئەوانە ئەوە شەتویەکە لە مانجی ڕەمەزان بازاریان باشە جێژنە و نەورۆزی ئەوانە خەڵکی گەنج یعنی گەنجەکانی خۆمان هیوایەتیان قاتێکە کاتێکی باش بکەن و کلاشێکی پەڕۆین و پاشان دێن تەزبیعی قەزوان دەکڕن ئەوە ئێستا بە 12,000 ناست ئێستا من بە 12 دەدەم هەیە بە 15 دەدا هەیە بە 30 دەدا هەیە بە 25 بێکەزاریە بێکەزار دیناریە سەتویەکە و حساب کە پارەی خێتەکەیە خەڵک بە زۆری دەوێت ینی خەڵک ئەوانەی دەوێت ئەوانە خەری خولیات گرانتیرینەکەیە و لە قەزوانی هەما لە بەڵکم هەما مەسەلەن قەزوان زۆرە بابەتی زۆرە مەسەلەن ئێستا ئەو قەزوانەوە عەلەیکوم السەلام مامۆستا بەڕێز بەخێر بێن سەرهوردەچان زۆر بەڕێزن داوای لە بردن دەکەم گیانەکان بەڕێزن گیانی من خۆی لە خۆیدا بەخێر بن سەرچاوم ئەو تەزبیعانە مەسەلەن ئەوە ئێستا بە 100,000 دیناریە ئێستا تەزبیع هەیە لە جێتوان بە 200,000 دیناری تەزبیع هەیە بە 150,000 ئەو لا سوورەیە ئەتا 200 دۆلاری دەڕوە بەڵام ئەوانە لەسەر مێزدانانی ئەوانە خەڵکێکی تایبەتمەندی خۆی هەیە کە خەڵکێک هەیە دێ داوا دەکا لیان دەکڕێت تەئسیری لەسەر بازاڕیمە زۆر هەیە چونکی ئێستا ئەگەر موچە لە کات ساتی خۆی بێ بازاڕی ئێمە بەلەو هەرچان دەڕۆ بەڵێ نەکەریمە هامی بازاڕی مثلا دەبوژێتەوە خۆی تەزبیع زیاتر مانجی ڕەمەزان زۆر خەرک 101 زیاتر بەکاردەینی لەنە خۆی عام هەر تەزبیع هەر سەرف دەبێ بەڵام بە نسبەتی ڕەمەزان 101 زیاتر بەکاردێنن لەبۆ تەزبیحات ئەو دە چ ژنبی چ پیاوەبی هەرچی گەنجبی ئەلموهیم زیاتر 101ەکە بەکاردێ ئەگەنا بە نسبەت ڕەنگەکان مشکلەی نییە بەس نەوعی باش و خراپیشەیە وەڵی زیاتر 101 نێردی زیاتر سەرف دەبی چاوانەمان هەیە 101ن 150مان هەیە گەورەیە گچکەی هەیە ئەنوە حەجمەکان هەیە تو یەک لە 1000 دینارمان هەیە هەتا 40,000 50 هەیە بە زۆر گرانیشەیە بەس من زیاتر گرانەکانم نییە بەس هەیە برەی نەبی نا قەزوان گرانی زۆرە عینی تا دو سێ وەرەقە هەیە لاچوورە و بەس 101 نییە بە نسبەتی هەتا 300 هەیە 300 کش دەبێت ئەمە 1,000ەکە هەربێ حیساب دەفرۆشرا ئای سەوانە 1,000 ناو پێشەوە ئێستا بە ڕۆژی قلەکیش نافرۆشرێ وا بڕۆشە بوو بە دەرزەن دەمافرۆش لێرە ئێستا بە نسبەت بازار زۆر زەعیفە لە چاو ساڵانی پێشتر.